سڵاتان لێ بەجارێکی تر پێش ناوبڕەکە باست لە مەسلەی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە و ئەمانە کە بۆ خۆیان وەزیرەکانیان ئەندامی مەکتەبی سیاسی حزبەکانە. یعنی من پوختەی قسەکانم با بڵێن لەوەیە کە چاکسازی لە کوردستانە پێویستی بە هەنگاوێکی گەورەیە و پرۆسەیەکی زۆر گەورەیشە لە ڕاستیدا پرۆسەیەکە کە جارێکی تر بنیاتنانەوەی کۆمەڵگایەکە بۆ کوردستان مەترسیەکانی بەردەم هەرێم زۆر گەورن و ئەگەرەکانی پێش ئایندەشمان زۆر گەورەیە هەرێم لە هەموو ئەو مۆزوعانە لەناو هەموو مامەعانەیە پێویست بە هەرێمێکی بەهێزە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە دروستکردنی ژێرخانەوە بۆیە پرۆسەی چاکسازی لە ئێمڕۆدا کورت نکرێتەوە ورد نکرێتەوە بۆ هەندێشت حتمما لە هەر هەنگاوێک و چاکسازی دەستپێکی کارێکی باشە لە هەر هەنگاوێکەوە لە بچووکترین هەنگاو دەستپێکی باشە بەڵام ئەو وێنا نەکەین بەوەی کەتر هەنگاوی چاکسازی دەستی پێ کردو یا ئێمە لەسەر سکەین یا ئەو هەنگاوە گرنگ بوو من پێم وایە مؤسسەی سەرۆکایەتی هەرێم دەبێت مؤسسەیەک بێت مؤسسەیەکی نیشتیمانی ئەوتۆ بێت کە زۆرتر کار لەسەر پەیوەندیەکانی کورد ئیشکالێتی بینی دام و دەستگاکانی کوردستان و ئەو فلتەرە بێت کە ئیتر تۆ هەر هەنگاوێک وەستا لە کۆمەلگا سەرۆکایەتی هەرێم بتوانێت ڕۆڵی تا بگێڕێت بە تایبەتیش کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا و ئەو هەموو مەلەفە ساخینە زۆر گەرمە کە معلقە لەگەڵ بەغدا بۆیە ینی قسەکەیم لەسەرەوەیە کە دەبێت پرۆسەیەکی گەورە دەست پێ بکەین و مؤسسەتەکانیش ڕۆڵی ئەن هەبێ وەکوی ماوە عەبدولسەلام وتی بەڵام هەریەکە لە چوارچێوەی پرۆسەیەکی یەک خاڵکە کە گۆڤەند ئیشارەتی ئاماژەی بەوە کرد کە حکوومەت لاوازە بۆیە سەرۆکی هەرێم ئەم تەداخڵاکە ئەمە تا چۆنە جاوە خاڵێکی زۆر گرنگە قسەی لەسەر بکەین سەرۆکی هەرێم وەکو لە یاساکە هاتۆ سەرۆکی باڵای هینی تەنفیزیە دەسڵاتی تەنفیزیە زۆر باشە بە گوێرەی ئەم یاسایەکە لە بەردەستمە یاسای سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم دەتوانێت بۆ هەر کاروبارێکی پێویست و گرنگ کۆبوونەوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بکات دانیشە لەگەڵ وەزیرەکانە ئەو وەزیری کە توانای نییە کەفاەتی نییە کێشەی هەیە خەلل لە وەزارەتەکەی یا ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران خەللیان هەیە لە ئەدای ئەنجین و ئەو دەسڵاتی کە ێسەر کوردستان هەیە جۆرێکە لە محاسسەیەکی حزبی لە نێوانی دوو حزبی دەسڵاتدار لە کوردستانە بۆیە معالەجەکردنی پێم وابێ دەبێت بە شێوەیەکی ئوسوڵی بێ واتە بە ئەکتیڤکردنی ئەنجومەنی وەزیران بە گۆڕینی ئەو وەزیرەی کە توانای نییە یا تەفعیلکردن و هاندانی بۆ کاری باش و محاسبەکردن لە کاری خراپ بەم شێوەیە ئەبێ نەک ئەوەی تۆ مرجعیتێکت هەیە بە گوێرەی یاسا کە ئەنجومەنی وەزیرانە ئەو مرجعیتە وەلانەی لە پشتی ئەو مرجعیتەوە یا بەبێ مشاورە لەگەڵ ئەو مرجعیتە تۆ دی یاسادانەی و مرجعیکی تەشریعی ترت هەیە کە ناوی پەرلەمانی کوردستانە تۆ دەتوانی بەهۆی پەرلەمانی کوردستانەوە محاسبەی ئەو حکوومەتە و کابینەکەی و وەزیرەکان بکەی بۆ ئەوی ئیشەکان بکەی واتە هەنگاوێکی مؤسساتی ڕێکوپێک هەیە کە دەبێت سەرۆکایەتی هەرێم بکرێت کە سەرۆکایەتی هەرێم تووشی ئەس هات لە ئەنجومەنی وەزیرانەکەی یا لە وەزیرەکە یا لە پەرلەمانی کوردستان ئەو کاتە دەبێت بیر لە هەنگاوی جدیتر لەگەڵ حزبەکان بۆ مشاورە لەگەڵ حزبەکانە بیر لە هەنگاوی جدیتر بکرێتەوە بۆ نمونە گۆڕینی کابینەکە بۆ نمونە هەڵبژاردنێکی تر لە کوردستانە ینی هەنگاوێکی جدی نەکەوەی تۆ هەندێک ئیشی وەزیرە نەکە ئیشی ئەنجومەنی وەزیران سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران تۆ دەیکەی پێم وایە ئەمە جۆرێک لە ئیرباکی ئیداریش دروستەکە لە ئایندەدا لەوانەیە ئیشکالێتی شێبێت کاک گۆڤەند جیهازی تەنفیزی پێویستی بەوە نییە کە کاراتر بێ لە هەرێمی کوردستان بە قەستم حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەو بگەڕێنەوە بۆ ئەو بڕیارانە بۆ حکوومەتی هەرێم دەری نەکرد بۆ سەرۆکی حکوومەت دەری نەکرد دیوانی سەرۆکایەتی حکوومەت دەری نەکرد و بڕیارانە مەسەلەکەی تەداخلی دەسەڵاتی حزبی لە دام و دەستگاکانی حکومی کاکە وەزیرێک پێ ناکرێت مۆزەفێکی بەسیتی خۆ مۆزەفێک نەقل کات لەم دەستگایە بۆ ئەم دەستگایە یەکسەر تەلەفۆنات و ئەندامانی مەکتەب سیاسی وەزیرەکانی تر و بەلکو سەرۆکی حکومەت خۆی تەلەفۆنی بۆ وەزیرەکە بکات فلان کەس نەقلێک من یعنی کەوەزانم مەجالەوەی نەباس بکەی بەناوە فلان من يعني بناو أو إيزان مثلا وزيرك نيتواني مديرك بسيط لجير دەسەڵات يعني كأخوي وزيري مدير عام كي مدير عام ونازام شيء نيتواني نقلي بكات خوي هر بريارك كدرجة ما تصوري من هر بريارك سروك حكمت دەسەڵاتی سروك حكمت لشوية له ليرة نخير لسليمانية لا دهوك نخير لسليمانية نخير هوليرو دهوك لجير دەسەڵاتی بارتية سليماني تقريبا جير دەسەڵاتی گۆرانە سروك حكمت منطقة خزراء سينية حتى دەسەڵاتی بيت لسري هي كيسي حكمك على من واقع مخوم واقع كوابينم سروك حكمت يعني دەسەڵاتی واينية مثلا او حتى او محاسسية كأكريت من توصل من او
وكو ئێستا گەڕاینەوە عینی مربعی سفر یان مربعی یەکەمی ساڵی 92 بوو پاش هەڵبژاردننی 92 کە مەسلەی 50 لە دام و دەستگاکان و وەزیفەکان بۆیە مەسلەی بریاردان و چێ بریارەدات و کێ بریار نادات و ئەوە من تەسەوەری من مەسلەی ئەوەی نییە بە قەدەری ئەوەیە کە من لە جاتی سەرۆکی هەرێم بم ئێستا یەکەمین بریار کە ئەبێت جێبەجێ بکرێت و دانیشم لەگەڵ مام جەلال کە سەرۆکی یەکەتیە دانیشم کە بریارکەوە بدەین کە تەداخلی دەستێوەردانی حزبی نەمینێ لە دام و دەستگایەکان چۆن ئاسایش و پێشمەرگەوانە ئەوە نهایی دەسەڵاتی دادوەری نهایی ئەمما ئەمینێت هەندە مەسالی مرکزی سیاسی و وەزیرەوانە ئەوە ئۆکەی دوو من وەک سەرۆکی هەرێم کاکە با دەرگای خۆم بکەمەوە بۆ خەڵک نەک مەسەرچینەیەک لە پارێزەرانیان دکتۆرانیان ناوازان نە ئەشخاص هەیە بیان بینم دانیشم لەگەڵیان بزانم مەشاکلی ئەم خەڵکە چێ و چ نییە سەردانی خەڵک بکەم بچمە مالیان بچمە ئەوەی دام و دەستگایەکان بەخۆم بزانم چ کەم و کورتی هەیە و چ تەداخل ئەگەر ئەوە نەکرێت ئەوەی نییە یعنی ئێستا راپۆرتێک لە بۆ سەرۆکی هەرێم ڕەف ئەکرێت ڕەنگە سەرۆکی هەرێم ئەو راپۆرت بە تەواوی بۆی یعنی حقیقەتەکە بۆی نەقل ناکەن وەزیرەکانەوە هەر یەکۆ ئەڵێ مەساوانە مەسئول حزبیەکان هەر یەکۆ ئەڵێ لێ پرسیینەوەنە پێچێت کە خۆی بەداداچنی مەسئول لەقەک وا خەبەرەکە گەنتە سەرۆکی هەرێم وەک سەرۆکی حزب کە ئەم ملەتە هەموو لەگەڵ پارتیە وانە تۆ ئەبێ بچێ ناو خەڵک لەگەڵ خەڵک قسە بکەی ئەوە یعنی حیواری مباشر بەڵێ عەفو کاک عەبدولسەلام ئالێتێک هەیە مەسەلەن گەر لەسەر ئاستێکی بەرز لە هەرێمی کوردستاندا گەندەڵی بکرێت لێ پێچینەوە هەبێت يعني ام آلية تشيل هريمي كردستان اما بدايه او صوره رومانسيه كجوفند باسي كرت داواب كم الاخوات تحقيق ببيت اما للزمانك بين فعلا هارون رشيد بتوانيت بيجيت لبازار وبصيار لها مو خلق بكتو درجاي كوشكي رئيس جمهورية كراوه بيت هل كسك بيجي تجور باخذها امانه كرت كاكا جوفند منو توش رئيسي هرم باين او ام بين كري لا عفوا بس قوسه كم بدي بس قوسه كم بدي عفوا داولي كم اظني شلون ام قسەیە ئەزانم بای هەیە ئەزانم خەڵکوەری ئەگریت قسەکەی جەنابەت باشتر پێیان خۆشە لەوەی من ئێستا لەسەرەوە زیادی ئەکەن عەبدولسەلام دژی ئەوەیە سەرۆک خەڵک ببینیت دژی ئەوەیە بچیت سەردام کرد بەڵام من لە سەرەتاوە وتم من دژی ئەم جۆرەشتانەمە من لەگەر موسەساتم من و تۆ یاسازانێک هەوڵ بدە وای لێ نەهێت خەڵک بچیت سەرۆک ببینیت و سەرۆک لەوێ بریارێک بدەت و ئیتر تەواو من دژی ئەوەمە ئێمە بەرەوبەری دەوڵەتێکی مؤسسات بچین من تو بۆ بچینە لای سەرۆک ئەگەر محکەمە ئیش بکەت ئەگەر شۆرتا حەقی نەبی تعدام لێ بکەت ئەگەر وەزیرەکە بە بیرکردنی حزبی نەکەت پێویستی من و تو بە سەرۆک نییە بۆچی من ئەگەر لە من ئەپرسی مەسلەی ئەزانی هەندێک شت هەیە ئەکید سێ نمونە ئەزانی لەوەی کە لە فەرمانگایەک ناتوانێت فەرمانبەرێکی بچووک هیچ حرەکەی پێ بکەی بەڵام منش 200 وانەت بۆ دێنم وێنە بۆ عکسەکەی یعنی ئەگەر ئێمە دووسێ حالەت هەیە 10 حالەت هەیە 100 حالەت هەیە من ناتوانین بڵێم نییە خراپە دەبی هەوڵ دێن نەبیت بەس تخوا نەیکەن وەکەنەه لەو حکومەتەی هەرێمی کوردستان بەس پارتی وێکەتی ئیشەکەن تێدا وای لێ نەکەن ئەنەه بەیانی حتى ئێوار وەزیر و مدیر عامەکان ئەلەرزێن کەی مەسئول لق و مەسئولەن تەلەفۆنیان بۆ ئەکرد دەستەوەردانی حزبی هەیە زۆر خراپ دانانی خەڵک بە شێوەیەکە حزبی و کەسوکاری بە پێوەری کۆمەڵایەتی من وەکو کۆمەڵناس وایە لێم ئێمە پێوەری ئیداری بەکار ناینین لە ئیشکردنمانەوە تەقییمانە لە سەنگەردەمان ئەمە هەمووی هەیە بەڵام وای لێ نەکەن کەنەوە هەمووی وایە سەداسەد بۆچی دکتۆر بەرهەم لە سەڵاتی هەبیت لە سلێمانی و هەولێر و دهۆک من دژم عەبدولسەلام بەرواریش سەرۆک ئەنجومەنی وەزیران بێت من دژم ئەو دەسەڵاتی لە هەولێر هەبیت و دەسەڵاتی لە سلێمانی و دهۆکی هەبیت ئەدی بۆ پارێزگارم هەیە ئەدی بۆ بەرێوبەرەتی گشتیمان هەیە با ئێمە ئەزانیت چێ دروشمێکە خۆشە بەڵام با هەوڵ بدەین ئێمە هەموومان بەومانایە آخر پێش دو سێ هەفتە سەرۆکی حکوومەت لە دهۆک بوو کۆبوونەوەی کردووە بریاری داوە شتیان پێوتووە ئەزانی چۆنە سروەخان من کادرێکی حزبم 40 ساڵە لە ئاستێکی بەرزش حزباتیم کردیە ئەگەر بتەوێ خۆم وا پیشانی خەڵک بدەم کە گێلم و ئاگام نییە لەو چەند دەسەڵاتی تێکەڵبوونی حزبی و حکومی هەیە من وە بەخۆن من ئەزانم چۆنە من ئەزانم بەڵام ئێمە لە چ کۆمەڵگا ئەژین ئێمە ئەم حکومەتە لە سەر چه ئەساس و چەرجە ئەو هاتووە
منو کاک عدنان ڕەنگە کەم کەس باوەڕ بکەن زۆر لە یەکتر تێدەگەهین و ئەندەجار من سپاسی ئەەکەم هاوڕام وت بەڵام یەک ئەوەی برایانە چەند جار وشەی حزب بەکارهێنرا لای من چەند جار لە کاک عدنان ئەوە عێلاقەتی بە پارتی وێکێتی نییە ئمە کولتوری سیاسی ئێمە بیرکردنی ئێمە حزب من نامەوەی حزب تدەخل بکات من نامەوەی حزب بێت چاکسازی بکات کێستا تەدەخولەکە چۆن بۆ ئەکەی کە تەدەخل ترم ئەوەمان گوت بگەڕێمەوە سوالەکەی جەنابەت من تەسەوەرەکەم لە دانیشتنی خۆمان هەوڵ بدەین چونکە لە میدیا و لە دەرەوە ئەوە لە دەست دەرچووە جیاوازیەک بخێن بینی چاکسازی و بەرەنگاربوون و کەمکردنی گەندەلی ئەزانی ئەمە ئێستا ئەگەر کاکعدنان لە بیرێ منەوە وەردوو لە ڕۆژنامە ئیشمان کردووە باسی گەندەلی بوو ئەوە 4 ساڵە 8 ساڵە 9 ساڵە بەرداغەکەی من تۆزێک کریستالە ئەوە گەندەلیە جلەکەی تو جوانترە لە جلی ئەوی تر ئەمە گەندەلیە وا من لێکرد بوو گەندەلی بچیتە هەموو جێگا ئێستا تەسەوەرەکەم خەریکە چاکسازی وشەی چاکسازی چەمکی چاکسازی بەکاردێنرێ هەندێشت هەنە ناشنە بواری چاکسازی هەندێشت هەنە ئێمە بە گەندەلی دائنین خۆی گەندەلی نییە تاوانی ئابوووریە تاوانی مەدەنیە خراپ بەکارهێنانی دەسەڵاتە گەندەلی پێناسی خۆی هەیە وە چاکسازیز پێناسی خۆی هەیە بۆیە لە سەرەتاوە تاکو بتوانم وەڵامی ئەو سوالە بدەم ئەلێم ئێمە دەبی هیچ نەدەی بە ئێستا هەوڵ بدەین جیاوازی بخێن بینی گەندەلی کە بەکار خراپ بەکارهێنانی سامان و سەرچاوەکانی گشتیە بۆ منفعی شخصی کورت نقطە و ئینجا چه تەفەڕعی لێ دێت و لە نێوان چاکسازی کە پرۆسەیەکی هەمەلایەن و درێژخایەنە هەرقوڵاوی پلانێکە کە ئەو پلاوە نادە لە دەرئەنجامی لێکۆڵنەوەیەکی زانستی دانراوە و ئەم چاکسازیە نابی هەرەشەی 2 ڕۆژ و 3 ڕۆژ و 5 ڕۆژی بۆ بکەی ئەگینا پەنا بە مەشارە ئەگەر ئەنجامەکانی نەبینم لە چاکسازی ئەمە نییە داوا ئەەکەی سەرۆکی حکوومەت یان پەرلەمان ئەکتیڤ ڤیترۆلی خۆی هەڵسیت پێی بڵێ من دوێنێ کۆبوونەوەی لوژنێمان هەبوو لە پەرلەمان ئەگەر لە مۆزۆ دەرنشم ئەختا گفتکەکەم وازح بیت یەکێک لە ڕێکخراوەکانی کەم ئەندامان خاوەن پێویستە تایبەتەکان کە دوورە لە مرۆڤایەتی ئەگەر ئێمە تعاتوفمان لەگەر نەبیت چەند داواکاری کردووە لە ضمنی ئەو مەسەلەن هینانی دەرمانی باش و دەرکردنی یاسا و بینایە ساز کە بینایە سازی ئەکرێ بارە تایبەتیەکان ڕەچاو بکرێ ئەگەر لە هەفتەیەک ئەرێت ئەمە ئەنجام نەدەن ئێمە مانگرتنەکەین ئەخر بە هەفتەیەک بینایەتێکم پێ ناکرێ لە هەفتەیەک من ناتوانم ئەجیزە و شت بینم چاکسازی ناکرێ بکرێتە لەعبەیەکی زەخت مەمارەسەکردن لەسەر یەکتر ئەتەوێت چاکسازی بکەی دەبی خۆت بیرکردنێکی علمیانە تەماشای چاکسازی بکەیت من ئەلێم جارێکتر ئەگەرێنەوە سەرۆکی هەرێم بۆچی تەدەخلی کرد ئەگەر لە بیرتان بیت هەموو ئیعلامی موەجه دژی دەسەڵات تەوجیه کرا بۆ یەک قسە بکرد سەرۆکی هەرێم زۆر بەلێنی داوە بەڵام هیچی جێبەجێ نەکردووە ئەم ڕۆژنامانە و سایتانەی کە خۆیان من باسی ڕاگەاندنی حزبی ناکەم وەکو پەیام و سروە و KNN و KTV و ئەوانەمانە حزبین بەڵام ئەمانەی خۆیان ینی هەلگیری ئاڵای سربەخۆیی دائنن کە هەر جارێک سەرۆکی هەرێم بریارێکی دەرکردووە یان پێشنیارێکی کردووە بڕۆ لە سایتەکە یان لە ڕۆژنامەکە ئەرێ بیت و سەرۆکی هەرێم ئەمجارە ئەنجامی ئەبیت یان وەکو پەلێنەکانی خۆی پێشوکە هیچ ئەنجامی نەبوو وازەحە بە خەڵکی لەی بلێ نە وطبعا ئەوانەی جوابیان ئەدەنا باشە سەرۆکی هەرێم ئەم پەیامەی دەرکرد پێشەو لە یانزەی دەرکرد ئێستا ئەگەر هەندەشت عملی باز بکات ئەو عملی باز بکەتەوە هات نەخوارەوە و خوردکردنەوە و بێ محتەوا گەورەی چاکسازیکردن نییە ئەم خەلک ئەمەی داوای لێ ئەکرد یان گوت ئەمامان بۆ نەکەی باوەرت پێ ناکەین خەلکەکە تەحشید ئەکرا ئەنەهۆ ها دیتان ئەوە سێ ڕۆژ چۆن سەرۆک هیچی نەکرد کاک عەدنان چاکسازی ئەڵێ بە پەلە ناکرێت بە هەفتەیەک ناکرێت یاخود بە بڕیارێک ناکرێت پرۆسەیەکە ئەم پرۆسی چاکسازیت چۆن نەکرێت ئەو پرسیارش کە وەڵامی نەیەمەوە ئالێتێک هەیە لە هەرێمی کوردستان ئەوەی بۆ نمونە سەرۆکی هەرێم بە ئەم سەرۆکە نەبێت سەرۆکێکی کە هات ئەم سەرۆکی هەرێمە گەندەڵیەک بکە محاسبە بکرێ ئەم ئالێتێمان هەیە لە هەرێمی کاکردانەگەر بۆ وڵاممدا لەناو هەموو قسەکەم نەخێ وەزعی ئێمەی ئیداری و سیاسی و کۆمەڵایەتی نەموو هەیە بتوانیت
آليتك هبيت للدولة بيشكوتو كان زيرك تربي بتوان كدليل هذا جوابك صريح بو باشە چەند پرسیارێک وەیەکیان ئەبێ لە بری مامۆستا جواب دەمەوە. جارە من ئەمڕۆ زۆر استفادەم لە قسەکاری مامۆستا عەبدولسەلام کرد لە مصطلحەکانی مصطلحێکی جوانی بەکاری هێنا لەوەی لە صلاحیەتەکان کە دیارە مەبەستی لە مرکزیەتە لە حکومدا من و دیارە هاوڕاین لەوەی کە دەبێت سیستەمی ئیداریە فەلسفەی ئیداری لە وڵاتدا لا مرکزیەت بێت. من هەلێرەشەوە ملاحظم لەسەر ئەو جرە تەدەخولانە هەیە لە دەرەوەی صلاحیەتە مباشرەکانی ئیشوکارەکان لێرەشەوە هەر لە ڕوانگەی فەلسفەی لا مرکزیەت و لە ئیشوکاران پێم وایە هەندێک ئیش هەیە دەبێت بیهێڵین بۆ وەزیری مختص ئەگەر وەزیر نەیکردیا خەلەلی هەبوو پەرلەمانت هەیە پەرلەمان لەژنەکانی پەرلەمان یان لە هۆڵی پەرلەمانە بهێنی محاسبەیەکی تو قسەی لەسەر بکەی ئەگەر خەلەلی یاسایی هەیە یاسایی بۆ دەرکەی و ئەگەر توانە و کەفاەتی نییە دەریکەی و ئەگەر گەندەڵی کردو محاسبەیەکەی سجنێکی زندانیکەی إلى آخره يعني ئەمە ئیشەکان بەو منطقەڕۆ حتمما موضوعی پرۆسی چاکسازی لە کوردستاندا بکە ساڵانێکی دوور و درێژ لە ئیشی لە کێشەی ئیداری لە کوردستاندا لە ئەوەی کە پێ ئەوترێ ئەزمون من پێڵێم ئەزمونێکی یعنی دیارە هەموو ئینسانێکی کورد شانازی بە ڕابردووی خۆی بە خەباتی پێشمەرگایەتی ڕاپەڕی نازەمچی هەموو ئەمانە ئەەکەین بەڵام وەکو ئەزمموی حکومڕانی ئەزمونێکی شکست خواردومان هەیە ئەزمونێک نییە بەڕاستەکەی من شانازی پێوە بکەم و پێم وایە ئێمە وی لە هەموو ئەو خەلانێ ئەو ئەزمونە ڕابردۆمان دەکرێت ئەزمونێکی جوانتر و باشتر و بۆ ئەگەرەکانی پاش ڕۆژی کوردیش کوردستانیش و هەرێمەکەشمان و ملەتی کوردیش ئێمە پشت لەو ئەزمونە بکەین و بیر لە ئەزمونێکی تازەتر و باشتر کە ئەزمموی کرانەوە مجتەمەعی مەدەنی و ئەوانەیە بۆیە قسەکە لەسەرەوەی کە پرۆسەی چاکسازی وەک باسم کە پرۆسەیەکی نیشتیمانیە لەتی مەکە بۆ تەنها چەند دەستگایەک لە دەستگایەکی تر نەیکەی وەکەوەی کەسێک یاری ئاسنگە بە بەشێکی لەشی بکە بە شەکەی تری نەکە بەشێک کرد بە قووت و بەهێز بێت و بە شەکەی تریت لاواز و ئەوانە بێت بە تەنها چەند حزبێکی ناکرێت و هیچ حزبێکی ناتوانێت ئیدیای و کابرای من قائدی چاکسازیە بن لە وڵاتم پێم وایە لە تەرکیبەی سیاسی لە کوردستانەوەی مامۆستا عەبدولسەلام باش کەلتوری ئیشکردن لە کوردستانە حتمما پێویستی بۆیە ئیرادەیەکی سیاسی هەمەلایەنە هەبێت بۆی پرۆسەی چاکسازی پرۆسەیەکی نیشتیمانی بێت حتمما بە شەو ڕۆژ ناکرێت و هەندێک شت هەیە بە مانگ و دوومانگیش ناکرێت بەڵام قسە لەسەرەوەیە کە هەنگاونان بەوە پێم وایە بە هەفتە ئەکرێت ینی لەم کۆبوونەوەی پێنجقۆڵیەی حزب سیاسیەکان گەر ئیرادەیەکی سیاسی بۆ چاکسازی بۆ گۆڕینی سیستەمی ئیداری لە کوردستانە هەبێت پێم وایە دەتوانانی بیخیتە سەر سکە جا ئەم سکەیە تۆ هەندێک مەراحلی پێویستی بە مانگێکە هەندێکی پێویستی بە دەڕۆژە هەندێکی پێویستی بە 2 ساڵە 3 ساڵە گرنگی لەسەر سکەکەی خۆی ئەڕات و دام و دەستگاکانت هەمووی ئیشەکەن دەستگا دیوانی چاودێریت ئیشەکە دەستەی نەزاهەت دروستەکری ئیشەکات ئیدعای عام ئیشەکە سوڵتەی قەزاییت ئیشەکە پەرلەمانی خۆت ئیشەکە ینی هەر یەکە لای خۆی و ئیشەکە بەڵام ئەمانەت کە تووشی ئیفلیش بن و ئیش نەکەن هەنگاونەی بۆیە توش هەر بڵی کاکە بە ڕۆژ و دوو ڕۆژ ناکرێت ئاخە من گرنگەوەی بەنی بکەوتە سەر سکەکەی خۆی کە کەوتە سەر سکەکە خۆی تەنها بە ئیرادی سیاسی هەموو لایەنەکانی شەکەوتە سەر سکەی خۆی و ئیلا ئەو کاتە ئەتوانی بڵێ کاکە پرۆسی سیاسی هەموو حزبەکان ناتوانێت بکەن یا حزبێک هەیە دژ بە پرۆسی چاکسازی لە کوردستانە ئەلانی بکات بە هەندێک وردە ئیش و ڕوتوش و مەکیاج پرۆسی سیاسی لە کوردستانە ئیسلاح ناکرێت ئەمە گرنگە یەک نقطەی تر کە دەبێت ڕوون بێ فعلا من زۆر باسی حزب بکەم لەبەرەوەی ڕاستیە تێگەیشتنی من بۆ حزب تێگەیشتنێکی سلبی نیە تێگەیشتنێکی زۆر ئیجابیە کێشەی من لەگەڵ حزب لە کوردستاندا لە تەدەخولاتێتی لە ئیشێکە سەمیمی ئیشی ئەو نییە حزب لە ڕێگای پەرلەمان و ئەتوانێت یاساکان بگۆڕێ لە ڕێگای پەرلەمان و ئەتوانێت تەدەخول لە هەموو شتەکان بکات واتە پەرلەمان دەبێ بکرێتە موسسەیەک کە ململانی حزبی و سیاسی تیا بکرێت لە دەروەوەی پەرلەمان و موسساتێکی شەرعی من کێشەم لەگەڵ حزب تەجاوزی سەلاحەتەکانی خۆی دەکات و ئیلا حزب لە کوردستاندا لە هەموو مجتەمەعێکی دیموکراتیە زۆر گرنگە و بوونیشی زۆر گرنگە و پرۆسەی چاکسازی زۆر گرنگە و من بۆش بەش بە حالی خۆم تەمەنا ئەەکەم هەموو حزب سیاسەکان لە کوردستانە بە چەپ و ڕاستیان و ئیستیسنا نەبن لەوەی کە خاوەنی ئیرادەیەکی سیاسی چاکسازی بن و ئەگەریش حزب گرنگەکان لە کوردستانە گرنگەکان بۆ مانەیە کە توانای ینی سوڵتەیەکی پەرلەمانی زیاتریان هەیە جەماوەری زیاتریان هەیە ئەمانە ئەگەر ئیرادەیەکیان هەبێت لەوەی کە هەنگاو بنن من پێم وایە یەکەم شت دیارە بەدڵنیایە و هەریمەکەمان استفادەی لێکە خەڵکی کوردستان استفادەی لێکە و خودی حزب سیاسیەکانیش استفادەی لێکن ئەوە دەبێتە سەربەرێکی گەورە بۆ حزب سیاسیەکان بۆیە ئەنی ئەو خودی ئەو کۆبوونوانەی کە ئێستا ئەکرێ بەبێ جیاوازی لە نێوان لایەنە سیاسەکان ئەکرێت ئەمە ئەکرێت هەنگاوی یەکەم بێت هەنگاوی یەکەمی هزار میلەکە بێت لە پێناوی چاکسازی و لە پێناوی ئیرادەیەکی سیاسی جدی دروست بکەین بۆ چاکسازی هەموو لایەکێک گۆڤەند باس لەوەکەن کە تەدەخلی حزبی نەهێنرێت لە موسساتی حکومیە یعنی ئەمە چۆن نابێ باشە ئەوانە ئەندام پەرلەمانن ناکرێت بە یاسایەک ئەم تەدەخولە بنبڕ بکرێت من بەس پێشەوە کە ڕامی ئەوە تاقیبم هەیە لەسەر قسەی کە عەبدولسەلامە مەسەلەی
بینینی خەڵک لەلایەن سەرۆکی هەرێمەوە مەسلەی ئەو ڕۆمانسیەت نییە یان مەسلەی هەڕ ڕەشیدە بووە سەرۆکی هەرێم یەک لە ئەرگەکانی خۆی پەسەندکردنی یاساەکان کە پەرلەمان دەرێکات و ئەوەی ئەوە بزانم یاسا هەیە ڕەت کردبوو گەڕاو بۆ پەرلەمان بۆ ئەوەی تعدیل بکرێت ینی قەناعەتی پێنەهات هەندەشتێ پێگەیشت بوو معنا ئەبێ ئاگای لە واقعەکە هەبێت بینینی خەڵک لە سەدام دیکتاتۆرتر نەبوو بەڵام سەدام ئەچوە ماڵان پێشوازی لە هەندە خەڵکێک کرد هەر بۆ علامی خۆی بێت بە نازام چۆن بێتەوە هەندەشتەیە ئەوە مۆزعەکی ترە بەنسبەتی ئەو بەڵام من سەرۆکی هەرێم بم دەرگاکەمەوە بۆ خەڵکە بینم گفتوگۆ لەگەڵ خەڵکەکەم بەس قسەکەی کاکسەلام لەسەر ئەوەیە خۆ لە وڵاتە پێشکەوتەکانی دنیاە نە ڕئیس وزەرە نە سەرۆک وەزیران نە سەرۆکی وڵاتە نەمەلیک ئەچنە ماڵەکان یعنی بەڵام سیستمێک هەیە ئەویش مەبەستی لەوەیە کە لێرە ئەو سیستمە دروست بکرێت نانا سەرۆکی هەرێم ئەفەن سەرۆکی هەرێم معلوماتی هەیە ئێستا بریارێک لە محکمەی تەمیز دۆسیەک لە محکمەی تەمیز کە دەرەچێت کە 5 دقه بە سیارە دادگای تەمیزی هەرێمی کوردستان لەگەڵ محکمەی هەولێر 5 دقه بە سیارەیە بە مانگە و 5 دقه ئەو زبارەیە کە ئەگاتە محکمەی هەولێر یعنی مەشاکلی خەڵک زڵمکردن لە خەڵک کابرا بێ وەزیرێک ببینێت ناتوانانی مەشاکل یەکجار زۆرە یعنی کاتی ئەوەی نییە باسکەین قسەکانە باسە لەوە کێروتە پێویست ناکات هەموو شتێک بگەڕێتەوە بۆ سەرۆکی هەرێم فرد خۆی مەسئولە بەرپرسە لەوەی کە وتم کە سەرۆکی هەرێم ببینیت حکومت لاوازە ئەدای تەواو نییە بەڵێ ناچارە تەداخولەکات چونکە بەخۆی سەرۆکی ئەم هەرێمە ئەبێت تەداخلی هەموو شتێک ئەوە بکات باوەش ڕبتە ئەو سوالی پرسیاری جەنابەتەوەکەم مەسئلەی تەداخلی حزبی بەڕاستی مەسئلەی ئەو چاکسازی مەسائلی گەندەلی مەسالی ئەوە دەورە سێرەکی ئەوەیە مەسالی تەداخلی حزبیە بۆ چونکە دەسەڵاتی حزبی بیری لە ئەوەی ناکات فلانە کەس کەفووە لەم جێگای دانێت لەسەر ئەساسی حزبی دانێت ئەگەر بێ بەڵێ کەفوئیش هەیە لەناو حزبەکە دەتوانی دابنێ بەڵام ئینسانی کەفوو دانانێت کاکە تەداخل لە دامزراندنی حاکمەکان لە تعینکردنی مۆزەفەکان لە مدیر عامەکان لە نازانم چی ئینسانی ناکەفوو ئەوەیە کاکە باوان تعین بن خۆ ئەوانش هەر کوردن کوری ئەو ملەتەن کەفاعاتیان هەیە مستەوای و ئەدایان هەیە دوایی بە خۆتان بەلکو لە پەرلەمانیش هەندەشت هەیە ئەبینن فلان کەس چۆن هاتە پەرلەمان هەر لەسەر ئەساسی حزبیە بەلکو کەفاعەتیشی نییە یعنی ئەوەش مۆزوع ئەوەش مشکلەیە هەر ئەوەندەی نییە باشە دەسەڵاتی دام و دەستگاکانی ئەمنی و ئاسایش و پێشمەرگەم بۆ حزبی بێت با حزبی نەبێت با حزبی نەبێت بەڵکە گۆفن کاتم زۆر کەماوە ئەگەر باس لە مەسلەی کۆمسیۆنی نەزاهە بکەین لە هەرێمی کوردستان یعنی دامەزراندنی ئەم کۆمسیۆنە و ئەکات کە گەندەڵی کەم بێتەوە یان پرۆسی چاکسازی بەرەو پێش بچێت پێشەوە نەبیتە جڕە ئێمە من حزبی بووم کادری حزبی بووم و زۆر منسەبی مەبندراوە و ترشیحشکران بۆ پەرلەمان بەڕاستی حەقی خۆمە دیفاع لەوە بکەم کە حزبەکان ینی لە مەسلحەتیانە کاکە گۆڤەت ئەو کادرەی خۆیانی لێ دڵنیانە کەفاعەتی هەبیت بین نەپێش ینی حزب وەکو چەمک من نالم حزب یعنی پارتی و یعنی ئەوی ترکە حزبینیە بە درندی بزانیت منش بە ئەلیە بزانم حزب شوکە هەموو مەساتی ئەو کۆمەلگایە نەخۆشیەکانی ئەو کۆمەلگایشی هەیە و چاکەکانی ئەو کۆمەلگاشەیە بۆیە من لە ئیدارە یەکشت فێر بووم 15 ساڵ من معاون ڕئیس قسم بووم من مەسئولیاتی گەورە وەرگرتووە ئەو مەسئولە یان ئەو مؤسسەیە زۆر بێعەقلە نەزانە ئەگەر هەوڵ نەدەت سوود وەرگێت لەو ئەندامانە و موظف و ئەو کادرانە ئەوانەی کەفاعەتیان هەیە من وەکو مەسئولێک سێ جێگیری باشم هەبیت بۆ خۆم پاڵ ئەدەم و بە خۆم تماشای تۆپانەی ئەەکەم معقولە من بهم زەغەتیان لێ بکەم ئەو قسەیە باە ئەزانم لە تەجروبەی خۆمەوە اینجا بگەڕێنە دەستەی نەزاها کاک عەدنان ڕەنگە ڕەئی من بزانیت من دژی دەستەی نەزاهەمە کورت و مختصر من ئەوەندەی بیر ئەەکەم لە دەوڵەتەکانی دنیا دەستەی نەزاها نازانم لەکوێ هەیە دەستەی نەزاها یەکێکە لەو نەخۆشیانەی کە ئێمە شتێکە ئێستا لە دەرەوە ڕەنگە بلێن عەبدولسەلام بەرواری ئەوێ گەندەلی بمینیت
نەزاها شتێکی مەرحەلیە زۆر کەمە ڕەنگە بە وەختێک بکرێت محکەمە هەیە. ئەمن نازانم ئەگەر دوو دەستەی نەزاهت هەبی ئەدی چاودێری دەڕێیت بۆ چییە ئەگەر نەزاهت هەبی ئەدی داواکاری ئەو بۆ چییە ئەمە ئیزعافی ئەو هەردووانە ناکەت تەدەخل ناکەت هەردووانە بەهێزن لە کوردستان تا ئەو یعنی وازانی نەزاهە بێت لەوان بەهێسترە بێتیان بەهێزی ئەکەت بە ئەوە بکەین بۆیە ئەگەر سوالەکە بەڵام لەبی وەڵامی بدەم ئێمە دەنگماندا دەستەی نەزاهە هەبیت ئێمە لە گەلینەش وە ساوایە جارێ هێوادارم حزبایەتی نەکەویتە ناوی من یەک مەبدەم هەیە ئەم دەستەی سەربەخۆوەکان لەبەر ئەوە سروەخان تەسەوڕەکەم کاریگەریان نابیت نە نەزاهە نە مافی مرۆڤ نە ئەوانی تر چونکە فشارێکی گەورە هەیە تێگەهشتنی با لە کۆمەلگا شەرت نییە ڕاست بیت زۆر لە تێگەهشتەکانی با سەقەتن ئەلێن هنگوێن قەلەوت دەکەت کەچی هنگوین سوکەریاتەکەی زعیفتەکەت بۆ معلوماتت ئەگەر خەڵک بزانیت ئەلێن کەم خەوتنە کابرا نەخەوتووە کەچی کەم خەوتن قەلەوتەکەت بۆیە تێگەهشتنی ئێمە کە ئەگەر حیزبەکان ڕێک بکەون و بە تەوافق سەرۆکایەتی یان دەستەی بەڕێوەبردننی ئەم دەستەیەدانن من تەسەورەکەم خراپترین ئیشە ئەەکەین خۆزگان نیکەم باشترە چونکە لەوێ ئێمە تەکلیسی مەبدەی حیزباتی ئەەکەین بۆیە من تەسەورەکەم ئەم دەستایانە یان پێک ناهێنرێن یان کاریگەریان نابیت چونکە زۆربەیان بە زیادە ئەزانم بۆیە نەزاها خۆزگا چاک ببیت و خۆزگە چاکمان بکەت و دەستگاکانمان کارا بکەت بەسرایی منی شخصی نا کاک عەدنان تۆ لەسەر دەستەی نەزاها کێشەکانی گەندەڵی کەمەکاتەوە لە هەرێمی کوردستان ئەگەر تەفعیل بکرێت نەخێر تەفعیل ناکە بە دڵنیایەوە بەڵام نەکرد هیچ ناتوانێت هیچ وەزیفەیەک ببینێت چونکە لە ڕاستیدا دروستکردنی ئەم دەستگایانە ئەم دەست مؤسساتانە هەڵدانە بۆ خۆتزیینەوە لە ئەسلی کێشەکان لە ئەسلی نەخۆشیەکان ینی تۆ لە بری ئەوەی تشخیصی نەخۆشیەکەی بە دوای عیلاجا بگەڕێ بە دوای نەخۆشی تراگەڕێ بە دوای ینی تۆ چەندین نەخۆشی تر لە کۆمەلگاکەی بکەیت و بەبێ ئەوەی عیلاجی هەنگاو بە هەنگاو عیلاجی بۆ بکەیت دەستەی نەزاهە لە کوردستانە لە ڕاستیدا من زۆرتر لە ڕێکلامێکی دەیبینم نەک لە هەنگایەکی جدی چونکە هەر لە سەرەتای گفتوگۆکردنیش لەسەر دەستەی نەزاهە من ڕێیم وا بۆ ئەگەر دوو سێ دەستگای زۆر گرنگەیە بە تایبەتیش دیوانی چاودێری تۆ چالاک بکەیت و هەموو ئەرک و توانەکانی بخەیت و بکەیتە دەستگایەکی پرۆفیشناڵی میهنی دوور لە حزبایەتی و دوور لە نەکەر حزبایەتی بەمانە بەڵ دوور لە مؤسساتی حکومیش تدخلی مؤسساتی حکومیش ئەوەش گرنگە ئێمە هەر باسی حزب بکەین ئەوەش ئەو نقطەیەکی گرنگە ئەم دەستەیە دەتوانێت کاری زۆر گەورە بکەم دیوانە ئیدعای ئەمە توانێت سوڵتەی دادوەری ئەتوانێت بەڵام تۆ دەستێکی نەزاهت دروستەکەی ئەمە یەکەم ئیشکالەتی لەگەڵ ئیدعای ئام هەیە بەشی لە سلاحەتی ئەوەخوا لەگەڵ دیوانی چاودێری هەیە بەشی لە سلاحەتەکانی ئەوەخوا تۆ دوو دیوانت هەیە کە ساڵانێکە دروست بێت دوو دەستگات هەیە ساڵانێکە ئیشەکەن کارەکەن چالاکی ناکەی ئیفلیجن کەم توانان کێشەکانی بۆ حل ناکەی چارەسەری بینەکانی ناکەی ئەڕۆی دەستەیەکی دروستەکەی هەر بۆ ئەوەیە کە لە ڕاستیدا گەڕان بە دوای چارەسەرکردنەکانە ون بێت نەما زۆر سوپاسەکەم سوپاس بۆ ئامادەبوونتان ئێوەش زۆر سوپاس تا ئەڵقەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت خواتان لەگەڵ